ڕۆژی 22 شوباتی ساڵی 1970 ڕژێمی لە ناوچوی بەعز بە پلانێکی پێشوەختە و بەهێزێکی زۆر و لە ڕێگەی توانایەکی سەربازی گەورە و بە بەکارهێنانی چەکی کیمیاوی یەکەم قۆناغی شاڵاوەکانی بەدناوی ئەنفالی بۆ سەر کوردستان دەست پێ کرد و بە دڕندانەترین شێوە پەلاماری دۆڵی جافایەتی و بەری مەرگەیدا و تا سیانزەی 1970 درێژەی بەو شاڵاوەدا. لەو شاڵاوەدا سەدان کەس شەهید کران و سەدان خێزانیش بۆ مەرگێکی نادیار بران و لە بیابانەکانی باشووردا گۆڕغەریب کران. ڕژێمی بەعز لە قۆناغی یەکەمدا 30 گوندی جافایەتی وێران کرد و زیاتر لە 1000 هاوڵاتی سنوورەکەشی ئەنفال کرد پاژەوەی هێزی پێشمەرگە و خەڵکی ناوچەکە بۆ ماوەی 28 ڕۆژ بەرگری سەرسەختانیان لە خەڵکی ناوچەکە کرد. بەڵام ڕژێمی بەعز بەرامبەر خۆڕاگری و بەرگری پێشمەرگە و خەڵکی ناوچەکە چەکی قەدەغەکراوی بەکارهێنا تا بتوانێت پێشڕەوی بکە. یادکردنەوەی کارەساتی ئەنفالی دۆڵی جافایەتی و قۆناغەکانی تری ئەنفال کە تیایدا 182,000 هاونیشتیمانی کورد شوێن بزر کران هاوکاتە لەگەڵ بەرگری و مەقاومەتی هێزی پێشمەرگە و خەڵکی کوردستان لە دژی تیرۆرستانی داعش و ئەوانەی دەیانەوێ زیان بە خەڵک و حکومڕانی گەلەکەمان بگێنن. دوای ڕوخانی ڕژێمی بەعز لە ساڵی 2003 و پاژەوەی دڵنیا بوو لەوەی ڕژێمی بەعز 182,000 کەسی لە بیابانەکانی باشوور زیندە بەچاڵ کردووە، حکوومەتی هەرێمی کوردستان هێنانەوەی ئەنفالکراوانی کردە سەرەتای کارەکانی و لە یادەوەری یەکەم پرۆسەی ئەنفالدا ژمارەیەک ڕوفاتی پیرۆزی ئەنفالکراوانی دۆڵی جافایەتی برانەوە زێدی خۆیان. ئێستاش زۆر لە ئەنفالکراوانی ترماون کە بهێنرێنەوە، بەڵام بەهۆی بربەستی ئەمنی و یاسایی و هونەریەوە ئەو کارانە دواکەوتون.